بۆچی پاکستان لەو کاتەدا سەرباز و فڕۆکەی جەنگی ناردۆتە سعودیا؟ پاکستان لەلایەک ئەمریکا و ئێرانی لێکدی کۆ کردەوە بۆ کۆتایی هێنان بە جەنگ، لەلایەکی دیکەش خۆی بەشداری جەنگەکە ئەکات. بزانین ئەم هاوکێشەیە چۆنە؟ لەناو گەرمەی ئەو ڕووداوانەی ناوچەکە کە بەهۆی جەنگی ئەمریکا و ئیسرائیل لە بەرامبەر ئێران هاتوونەتە پێشەوە، وڵاتی پاکستان سەرەڕای ئەوەی خۆی کردە ناوەندێک بۆ کۆکردنەوەی هەردوو لایەنی ئەمریکی و ئێرانی کەچی ژمارەیەک سەرباز و فڕۆکەی جەنگی ناردۆتا وڵاتی سعودیا. پرسیار لێرە ئەوەیە: بۆچی لەو کاتەدا کە دانووساندەکانی ئەمریکا و ئێران لە وڵاتەکەی شکستیان هێناوە ئەو سەرباز و فڕۆکانەی ناردۆتە ئەو وڵاتە؟ ئاژانسی ڕۆیتەرز بڵاوی کردوتەوە کە ناردن و جێگیرکردنی سەرباز و فڕۆکەکانی پاکستان بۆ وڵاتی سعودیا بە پێ ڕێکەوتنێکی پێشتریانە، بەڵام دوای ئەو هێرشە ئاسمانیانەش دێت کە ئێران دامەزراوەکانی وزەی وڵاتی سعودیای کردوتە ئامانج. باشە، بابزانین لە نێوان ڕیاض و ئیسلام ئاباد چ ڕێکەوتنێک هەیە؟ بێگومان ڕێکەوتنەکەیان بۆ مانجی ئەیلولی ساڵی 2015 ئەگەڕێتەوە. هەردوو لە بەڵێنیان بە یەکدی داوە کە هەر دەست درێژیەک بگرێتە سەر یەکەکیان پێویستە وڵاتەکەی دیکە پشتگیری و وەڵامدانەوەی هەبێت. پاکستان لە مێژە پاڵپشتی سەربازی پێشکەش بە سعودیا ئەکات، لەوانەش مەشق و ڕاهێنان و ناردنی تیمی ڕاوێژکاران. لە بەرامبەریشدا سعودیا چەندین جار پشتیوانی دارایی پاکستانی کردووە، بە تایبەتیش لە کاتی قەیرانە ئابوووریەکاندا. بەڵام لە کاتێکی وەکو ئێستادا ڕەنگە کارێکی مەحاڵ بێت کە وڵاتێکی وەکو پاکستان ڕاستەوخۆ وەکو پشتگیریەک بۆ سعودیا لە دژی ئێران بچێتە ناو ئەو جەنگەوە، ئەویش لەبەر ئەم خاڵانەی خوارەوە. یەکەمیان، ژمارەی دانیشتوانی پاکستان نزیکەی 259 ملیۆن کەسە کە 120یان واتە نزیکەی 50 ملیۆن کەس شیعان. ڕێژێکی زۆری ئەمانە سۆزیان بۆ ئێران هەیە، بەهۆی شیعبوونیان بۆیە حکومەتی پاکستان نایەوێت ناوخۆی وڵاتەکەی تێک بدات و شەقام لە دژی بجوڵێت. دووەم، پاکستان و ئێران سنوورێکی وشکانی دوور و درێژ بەیەکەوە دەیان بەستێتەوە کە زیاتر لە 1000 کیلۆمەترە. ئەمەش کارەساتە ئەگەر بچێتە ناو جەنجێک لە دژی دراوسەکەی کە سنوورێکی ئاوا درێژی لەگەڵدا هەبێت. سێەم، دۆخی ناوخۆی پاکستان لە ڕووی ئەمنی و ئابووریەوە زۆر ناچێکیکە. وڵاتێک کە خاوەنی ئەو ژمارە زۆرەی دانیشتوان بێت بێگومان پێویستی بە دابینکردنی نان و بژێویە، نەک جەنگێکی بێ ئامان کە تێچوەکەی لە ڕادنەبەدەرا. لەلایەکی دیکەش وڵاتی سعودیا خۆی خاوەنی نزیکەی 180 فڕۆکەی جەنگی زۆر پێشکەوتووە، بۆیە بوونی چەند فڕۆکە و سەربازێکی پاکستانی لە بنکە سەربازیەکانی گۆڕانکاریەکی گەورە لە هاوسەنگی سەربازی ناوچەکە دروست ناکات. هەرچەندە بەرپرسێکی پاکستانی بە ئاژانسی ڕۆیتەرزی وتووە کە ناردنی هێزی سەربازی و فڕۆکەکانیان بۆ ئەوە نییە هێرش بکەنە سەر هیچ لایەن و کەسێک، بەڵام لە ئەگەری دەستپێکردنەوەی جەنگ بە تایبەتیش ئەگەر ئاگربەستەکەی ئێستای نێوان ئەمریکا و ئێران بێ ئەنجامی ئەرێنی بوو، ئێرانیش وەکو پێشتر هێرش بکاتە سەر سعودیا، بێگومان دەبێت پاکستان بۆ پابەندبوون بە ڕێکەوتنەکەی لەگەڵ سعودیا وەڵامدانەوەی هەبێت. جا هەر وەڵامدانەوەیەکی ئەویش دەبێتە پشتگیریکردن لە سعودیا و دژایەتیکردنی لایەنی ئێرانیش. کەواتە ئێستا پاکستان کەوتۆتە ناو پێگەیەکی زۆر کاریگەر. لەلایەک ئەمریکا و ئێرانی لە ئیسلام ئابادی پایتەخت کۆ کردەوە بۆ کۆتایی هێنان بە جەنگ، بەڵام لەلایەکی دیکەش خۆی دەبێتە بەشێک لە جەنگ و سەنگەربەندی لە دژی ئێران بەهێزتر ئەکات.